پرۆژەیەکی هۆشیاریمانەیە کە بریتە لە شوشتن سمینار تانچی شوشتن خایەکردنەوەی ناوەندەکان خوێنە ناوچە گەشتیاریەکان ئەم هەڵمەتە بەردەوام دەبێت زیاتر لە 2 مانگ زیاتر ئەو ناوەندانەی ڕۆژێک یان 2 ڕۆژ یان 2 قوتابخانە لە ڕۆژێکدا ئەنجامێن بۆ ئەوەی ژینگەیەکی لەبار و تەندروست بۆ قوتابیان دابکەین لە ڕێگەی هەڵمەتی پاکردنەوە هەڵمەتی تانچی شوشتن یان ڕێنماییکردن لە گۆڕەپانەکان لەگەڵ ماموریست پێویستە ساڵانە جارێک کە تا 2 جار ئەگەر ئەو ساڵە ئەنجام بدەن لە بۆ قوتابخانە ئەو زۆر پێویستە و زۆر سوپاسشیانەکەین هیوادارین هەموو ساڵێک ئەو پرۆژێ بەردەوام بێت. لە 15 دا ئەدورێتەوە و ئەخرێتە خەرمان و حەباشە ئەکرێت لە 15 دا و لە 20 دا مشتری ئەڕوا بۆ کڕین و فرۆشتنی بۆ سلێمانی و بۆ هەولێر و بۆ شوێنەکانی تر ئەگەر هاوردەی ئێران و تورکیا بکرێت هیچ نرخێکی نییە وەکو نیسکیش نافرۆشێت ئێستا نرخی 600 و 550 لە بازاڕەکانە بۆ کڕینی ئێمە لە سلێمانیشە 1250 و 650 ئێستا فەلاع زەرەری تیاکە قازانجی تیا ناکات. ئەو ماشەکردیمانە لە مانگی 6 کردیمانە دەرەوی ئەەکەی ئەی کێشیت دوایە ئەیدەی لە هەباشە کابرای توجاری ئەڵێ ئەیدەی بە 500 ناداتی. تقريبا نزيق 20 ساعة 20 ساعة زيادة والله. أما شغلة كفي. باشي شكون. درامة كي زيتر بيجن فرجنا والله. وقت جا 6 كيلو 10 كيلو وهاي تاني. سؤال مثلا فارق على ب 15 زاري سبب 25 زاري 23 زاري. ساعات دوين حتى هشوا هشونيم شو. دواني مرات هشونيم شو. لە هەفتەیەکە شاید بێژم 2 جار 3 جاریم لێرە لەگەڵ کچەکەمایم بەلا لە ئەبرژێنی بۆمان لێرە بەلا لە خۆین کاکە قسمان دەستی خۆش بێ واقعان بەلالەکانی جوانەیە کاری فرە تەمیزە و بەلالەکانی ڕێک و پێکەیە.